یەکێک بوو لەو وێزگانەی کە تایبەت کرابوو بە دابەشکردنی بەنزینی 690 دیناری بەسەر شۆفێرانی تەکسیدا لە شاری سلێمانی. بەڵام دوای بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لەژێر ناوی یەکسانکردنەوەی نرخی بەنزینی حکومی بەنزینخانەکە نرخی بەنزینی 6 دینار بەرز کردەوە و لە ئێستادا پێشوازی لە ئۆتۆمبیلی گشتی و تایبەت پێکەوە دەکات. لە دوای یەکی ئایارەوە وەزارەتی سامانە سروشتیەکان نرخی بەنزینی 800 دیناری و 690 دیناری لە 750 دینار جێگی کرد و شۆفێرانی تەکسیش نیگەران و دەڵێن چاوەڕوان بووی نرخەکەی بۆ 450 دیناردا ببەزێنرێت، بەڵام بەرز کرایەوە. کاکە گیان نە بەنزینیان باشە نە ئەوەتە سەعرەکە دابەزێنن، ئێمە ڕەتای وارە ئیش دەکەین 10,000 15,000 پایە ناکەین، سێرەکە ئەمان لێگا سەعرەکەی بەرزەکەنەوە. ئەمە ئەفسوسیانە کە تەوزیع کرد لەبەرە سەعری ئەم بەنزینە گرانکەنەوە، بۆی ئەم نەسەر لە گیانیان نابوو. ئاجینا وەکو دابەزین حەج دەبێ با دایان بەزانە نەک 600 وایە کەچی سێرەکە 750 بە 750 چی دەرەکەینێ؟ چی سوادێکی لێکەی ساخت تەکسیەکە؟ سێرەکە ئەوان ڕۆژ لەگە ڕۆژ هەلەکە دۆستنە بۆی کە قورکە مەسەردا. چۆنی سوادەی لێ بکەین کاکە؟ ئەچیتە سەحامەکە بە نووی سەعات دەرناچی، بە سەعاتە دەرناچی، هەتای وارە 15,000 پایەکە 20,000 پایە بکەین. ئەمە چی سوادێکی لێ بکەین کاکە؟ کابرای بەنزین فرۆش، کابرای گاز فرۆش، هەموو جارە حکوومەت هاوکاری ئەوانەی کردو کە سعر بەرزەکەنەوە، هیچ کاتێ هاوکاری ئەوانەی نەکردو کە سعردا ئابەزێن و ئیسە سەرمایه‌دار هەیە ئەڵێ من بەنزینێنم بە 550 بە 600 لە ئێرانەوە لە هەر شوێنێکەوە بێنێتی ئەڵێنمی بۆ ئەوە بە سعر بە کەمتر، بەڵام ئەمان نایەڵن لەبەر ئەوە لە بەرژۆندی خۆیانان نیە. ماکوولە و لە 450ەوە ئەیا بە میلەتەکەی خۆی ئەم لێرە بە 600ەوە نەبوو ێزەکەنە بۆ بە 750 هەیە لە میژنەوتەکە لە مەسفای خۆمان ئەیپاڵێوێ بۆ یا بە 450 ئیسفادەکە ئێمە بۆوە ڕۆژی وایە 15-20 دیناری شەکەین بەس بۆ بەنزینەوتەوە ڕاستیەکەی نەوەڵا هەمووی لەسەر شانی فەقیرە و فەقیر بێ ئیسفادە بۆ خۆی شەو ڕۆژ سیارەیەک و خۆمانە خولێنەوە ئیسفادە نییە. ئێستا نرخی جۆرەکانی بەنزینی بازرگانی بەم جۆرەیە: سوپەر 1200 دینار، محەسەن 1050 دینار و نۆرمال 850 دینار و نۆرماڵی حکومی 750 دینار. بەڵام ئێمە وەکو بەنزیخانەکان دائیم وتەبێژی بەنزیخانەکانی سلێمانی دەڵێت بەرزبوونەوەی نرخ لە دەسەڵاتی ئەواندا نییە، بەڵکو گرانبوونی کاریگەری نەرێنی لەسەر داهاتی ئەوانیش دەبێت. هیوادارین ئەوەی کە باش بێ، ئەوەی کە هەم خوا پێخۆشە هەم ئێمە هەم ئەو بەشانەی کە سوتەمەنی دابینەکەن کارێکی پیشەیانە بکەین، کارێکی ئەمانەتداری بکەین، چکە ئەمانەت هەم کارە. بەڵام ئێمە وەکو بەنزیخانەکان دائیم حەزەکەم هاوڵاتی بەڕێزەوە بزانێ کە بە هیچ شێوەیەک لەگەڵ گرانی سوتەمەنیانین، هەست کاتێ هەرزان بێ ئێمە سوودمەندین و پاشان هاوڵاتی سوودمەندە، ئەوەیژی بکرێ بۆ باشە و سادقی و ئەمینی ئێمە ئیشەڵا ئەوەمان هەڵبژاردووە و بەردەوامە بین. لە هەرێمی کوردستان نزیکەی 1000 بەنزیخانە و وێزگەی دابەشکردنی سوتەمەنی هەن، بە چەشنێک هەولێر و دهۆک نزیکەی 600 بەنزیخانە و سلێمانی 400 بەنزیخانی تێدایە. بەڵام بە پاساوی جۆراوجۆ تا ئێستا نەتوانراوە سەرجەم بەنزیخانەکان لە نرخێکی گونجاودا جێگیر و هاوشێوە بکرێن و هەر لەبەر ئەوەش ڕۆژانە لەسەر شەقامەکان بینەری نرخی جۆراوجۆری سوتەمەنی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە دەبین. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.